ئەتوانم بۆ چاوکزیەکەم لە جیاتی عینەک عەدەسە بەکاربێنم؟ ئەمە ئەو پرسیارەیە کە ڕۆژانە چارەخوازەکانمان پرسیارمان لێ دەکەن کە ئەتوانن لە جیاتی عینەک عەدەسە بەکاربێنن. بەکارهێنانی عینەک و عەدەسە لایەنی ئەرێنی و نەرێنی خۆیان هەیە. بەڵام ئەگەر تۆ بڕیارت داوە کە عەدەسە بەکاربێنی لە جیاتی عینەک، پێویستەکە پێش بەکارهێنانی عەدەسەکە سەردانی پزیشکی پسپۆڕی چاو بکەی بۆ ئەوەی ئەگەر هەر حاڵەتێکی نەخوازراو لە چاوەکان تا هەبوو دەستنیشان بکرێت و چارەسەری پێویستی بۆ بکرێت. بۆ نمونەیەکێک لەوانە هەوکردنی ناو چاوەکانە، هەوکردنی پێڵووی چاوە یاخۆ دووشکبوونەوەی چاوەکانە کە ئەمانە پێویستەکە چارەسەر بکرێن لە پێش بەکارهێنانی عەدەسە. و هەروەها بەکارهێنانی عەدەسە چەند یاسا و ڕێسایەکی خۆی هەیە کە پێویستە پابەند بی پێوەی. بۆ نمونەیەکێک لەوانە پێش بەکارهێنان و پاش بەکارهێنانی عەدەسەکە پێویستە پاک دەستەکانمان بە ئاو بە سابوون بشوێن و هەروەها پێویستە عەدەسەکەش پاک بکرێتەوە لە ناو ئاوی تایبەت بەخۆی، نەک ئاوی بەلوعان، و بکرێتە ناو پاکەتێکی تایبەت بەخۆی و ئەو ئاوە تایبەتەش هەر بکرێتە ناو پاکەتەکەەوە کە پێویستەکە ڕۆژناڕۆژێک یان دوو ڕۆژجارێک ئەو ئاوە بگۆڕدرێت. و هەروەها لە کاتی بەکارهێنانی عەدەسەیە پێویستەکە نەچیتە پێشەوە لە گەرمایەکی زۆر بەهێز و هەروەها بۆ مەلەوانگەش لە چاوی نەکەیت و باشتر وایە حەمامیشی پێوە نەکەیت. ئەگەر تۆ ئەتوانیت ئەم مەرجانە بە تەواوەتی جێبەجێ بکەیت ئەو ئەتوانیت عەدەسە بەکاربێنیت. ئەگەر ناتوانیت چاویلکەکە سەلامەتترە. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان. سمارت وەرچەرخانە.